سەبارەت بە کۆنگرە و گۆڕانکاریەکان یا گۆڕانکاریەکانی کۆنگرە، خۆی کۆنگرە هەمیشە بۆ چاو بە خۆداگێڕانەوە و چاو بە خۆداخشانەوەیە کە لە ڕابردوودا ئێمە چیمان کردووە و چۆنمان کردووە و ئەو خاڵە لاوازانەی کە ئێمە هەمان بووە لە ماوەی ڕابردوودا واتە لە نێوان دوو کۆنگرەدا چۆن ئەو خاڵە لاوازانە بەهێزکەین و چۆن خاڵە بەهێزەکانمان بەهێزترکەین و چۆن ئیش و کارەکانمان باشترکەین، چاکتریکەین. و لە هەمان کاتدا کۆنگرە وێزگێکی کەشە بۆ دانانی بەرنامە و استراتیژەتی ئایندە کە ئەو حیزبە یا هەر ڕێکخراوێک دەیەوێت لەمەودا چۆن کار بکە، بەرنامەی سیاسی و پەیڕەوی نێوخۆکەی چۆن بێ و لە ڕووی کاری ڕێکخراوەیی و ڕێکخراوە پیشەیەکان و جەماوەریەکان چۆن بێ، چۆن دەتوانێت زیاتر خەڵک لە دەوری ڕێکخراوەکانی دەوری ئەم تەوژم و ئەم حرەکەتە کۆ بکاتەوە. ئەوە ئامانجی کۆنگرەیە. ئێمە دیارە لەو ڕۆوە توانیمان سوپاس بۆخوا هێندێک گۆڕانکاری بکەین. گۆڕانکاری بۆچی پێویستە؟ ئەم پێم وایە هەموو شتەکان لەم بوونەوەرەگە تەماشا بکەن هەمیشە بەرەو گۆڕانکاریە. تەماشای مرۆڤ بکەن، هەر لە سەرەتاوە کە پەیدا دەبێ منداڵێک وردە وردە گەورە دەبێ و دەیدێ هەتا هەراش دەبێ و پێدەگا و دەبێتە پیاو یا دەبێتە ژن گەورە دەبێ و فام دەکا و ژیان پێک دێنێ و ئینجا لەم ژیانێدا کە چۆن بژی باشە و هەتا دوایی و دواییش کۆتایی پێ دەمرێ. هەمووی گۆڕانکاریە. تەماشای هەموو ئەم بارودۆخانەی دنیای بکەن، تەماشای کەش و هەوا بکەن. خوای تەعالە وای داناوە 4 وەرز هەیە بە شێوەیەکی گشتی، هەر یەکەی یعنی کۆمەڵێک گۆڕانکاری بەسەردادێ، کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر دنیا و بنۆر دادێنێ. پێم وایە هەموو شتەکانی ئەم دنیاە بە کەسەکانەوە، لە بواری سیاسیەوە، لە بواری زانستی و علمەوە و لە بواری ئابووریەوە، لە هەموو بارەکان هەست دەکەی تەماشا دەکەی بەرەو گۆڕانکاری، ینی لە نوێبوونەوە گۆڕانکاریدایە. بۆ ئەم پێم وایە هەر شتێک ئەگەر لە شوێنی خۆی مایەوە، ئەوە یەکەم توانای بەخشینی نامێنێ، چیدی کە بیبەخشێ. دوو نەکەر ئەوەندە توانای بەخشینی نامێنێ، شتی نوێ پێشکەش ناکە. ئەم پێم وایە دوایی زیانیشی دەبێ. نمونەشی سادە بینینەوە، تەماشای ئاو بکەن. ئاو هەتا بڕوە، هەتا لە بەری بڕوە، ئاو خۆی ساف دەکاتەوە و مەسەڵەن سووری دەبێ و ئەوەی شتی زیان بەخشی پێوە بەگە دیقەتان دابێتی، حتا ئەگەر زاروێ ڕووبارە ئەگەر لافاوە وردە وردە ئەو شتێکە زیان بەخشە و ئەوە نییە دار و پلار و قانگەلۆشک و پوش و پڵاشی لەگەڵ خۆی هێناوەتە من وردە وردە بەرکەناری دەکا، ئاواکێکەش دەمێنێتەوە دەڕوە. جا ئەوە دەمێنێتەوە خوای گەورە باز دەکا، خەڵک سوودی دەبینێ بە شێوەیەکی گشتی. وأما ما ينفع الناس فيمكث في الأرض. بەڕاستی من پێم وایە ئەگەر ئەو ئاوەیە لە شوێنێکی ماوە بوو بە گۆماوێک، ئەگەر دیقەت دەنێ وردە وردە و ئاوە یان نامێنێ یا وردە وردە بۆگەن دەبێت. زەحمەتە نە مرۆڤ نە ئاژەڵ نە هیچ شتێکی کە سوودی لێ ببینێ. بۆیە ئێمە بڕوامان بەوەی هەیە کە ئێمە هەمیشە گۆڕانکاری بکەین. هەڵبەت گۆڕانکاری ئەوەی کە بە پێویستی دەزانین بێزگە لە بابەتە چەسپاوەکانە، ئەوەی کە پێ دەوترێت ثەوابیتی شەرعی. بۆ نمونە ئێمە عەقیدە و بیر و باوەڕ، هەر عەقیدە و بیر و باوەڕە، گۆڕانکاری تێدا ناکرێ. عیبادات ئەوەی کە بەدەقی قورئان، بەدەقی فەرمایشی
ڕاست و دروستی پێغەمبەری پێشەوە سەڵاو خوای لەسەر بێ سابت بوو بێ گۆڕانکاری تێدا ناکرێ هەندێک ئەخلاق و ئاکار هەیە گۆڕانکاری تێدا ناکرێ بەڕاستی بۆیە باس لەوە نییە باس لەو بابەتانەیە کە دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێ دەکرێت جاری وایە بە پێی بارودۆخەکان فراوانی دەکەیت تەسک دەبێتەوە دەیگۆڕی لە شێوەیەک بۆ شێوەیەکی کە لە قوناغی بۆ قوناغێکی کە گۆڕانکاری بەسەردا دێ ئەمە بەڕاستی قسەمان لەسەر ئەوەیە بەڵام ئەو حەقەتەش باس بکەم گۆڕانکاری ئاسان نییە دوو حاڵەتی هەیە حاڵەتێک ئاساییە یعنی دەتوانی ینی گۆڕانکاری تێدا ئەنجام دەدەی حاڵەتێک نە ئاساییە چۆن طبعا عادەتەن مرۆڤ ئەگەر عادەتی گرت بە حاڵەتێکەوە تا دەستی لێ دەبێتەوە دەستی لێ هەڵدەگرێ قورسە دیقەتەن داوەتێ یەکێک ماڵی لە مەملەکەتێکە لە گەڕێکێکە لە شارێکە هەتا لەو خانووی هەڵدەستێ مەسەلەن ئەگەر بێ بیفرۆشێ هەر بۆ گۆڕانکاری بێ بیفرۆشێ ماڵەکەی بگوازێتەوە بەلایەوە قورسە زۆر بەلایەوە زەحمەتە تا لە شوێنی کەش لە شوێنی نوێ ڕادێ هەر پێی ناڕحەتە هەر حاڵەتی ئاسایی ئەوە بەڵام جاری وا هەیە حاڵەتی نائاساییمان هەیە بەدەست خۆی نییە بۆ نمونە یەکێک ماڵی لەو نێو ئەو شاخ و ئەو گوندەکانی سەرەوەیە جاری وا هەیە تۆ باران ئەوەندە زۆر بوو سنوورشکانە لایەنی ئەو وڵاتانی دەرودراوسێمان ئەوەندە زۆر بووە کابرا ناسار بوو ماڵەکەی بگوازێتەوە پێی خۆش نەبووە بەس مەملەکەت و وڵاتەکەی خۆ بەجێ هێشتووە ئەوە نائاساییە ناچاری بووە ئەوە بەس ئەوەی دیکە ئاسایی ئەم پێم وایە بەڕاستی هونەری و ئازایەتی لەوەیە کە لە حاڵەتێکی ئاساییدا بێ ئینجا لەبەر پێویستی و لەبەر بەرەو پێشبردن و ینی گەشە پێکردنی کاروبارەکەت گۆڕانکاری بەسەردا بینی ئەوە گرنگە لەناوە دیکە بەناساری لە شوێنێکی هەڵقەندرای بەناساری ناورد گۆڕدرا بەناساوی لۆگۆکەت گۆڕدرا ئەوە زۆر بەڕاستی ئەوە نییە هونەر نییە زۆر بەهێز نییە ئەوە ئێمە لەمڕۆ سپاس بۆ خوا ئێمە توانیمان بۆ خۆمان بەڕاستی گۆڕانکاری بکەین تۆزە بابێ مناو بابەتەکەی زیاتر بەورتر بێ مناو بابەتەکان ئێمە بۆچی مەسەن بە پێویستمان زانی بە تایبەتی ئەگەر باسی ناوەکەی دەکرێت زۆر بەنامە هەر ناو نەبوو شتی کەشمان ینی گۆڕیوە هەمارمان کردووە لۆگۆیەکە بۆ نمونە ئاڵاکەمان بۆ نمونە ناوی کەسی یەکەمی کۆمەڵ بۆ نمونە و هەندێک شتی دیکەش لە پێڕە و خۆتان نەزان ئەنجومەنی چاودێری هەبوو پێشتر نەما بەدەنگدان بۆ کۆمەڵە شتی کەش خۆتان دەزانن ئێمە بۆ پێویستمان زانیوە بەڕاستی یەکەم هەر لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی ئیسلامیەوە هەر لەو کاتەوە ئێمە هەر بەڕاستی ینی ڕوونکردنەوە و تەوزیحاتمان دەماگوت کاکە ئێمە کە دەڵێن ئیسلامین مەبەستمان ئەوە نێک تەنها خۆمان پێ موسڵمان بێت چونکە خەڵکی کە دەیگوت کاکە ئێوە بەس خۆتان پێ موسڵمانە و خەڵکتان پێ موسڵمان نییە کاکە خۆی هەر ئێوە ئیسلامی نین کاکە بۆ ئێوە ئەو ناواتان بۆ خۆتان قۆڕەت کردووە بەڕاستی هەز دەکرا ینی دیوارێک لە نێوان ئێمە و ئەو خەڵکە ئەو جەماوەرە موسڵمانە دروست بووە هەڵبەت ئێمە ئامانجمان ئەوە نەبووە و هەمیشە ڕوونیشمان کردوێتەوە گوتمانە کاکە ئێمە بەسمانەیە کە ئێمە دەڵێن بۆ نمونە بزوتنەوەی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامی پێشوو دەمەوە کاکە ئێمە مەبەستمان ئەوەیە کە ئێمە بە دوای ئیسلام کەوتوین بۆ مانای بەرنامەی کاری سیاسی ئێمە ڕێکخراوی حزبی ئێمە لە ئیسلام بۆ سەرچاوی گرتووە خەڵک بە ناوی ئەلمانی بە ناوی مارکسی بە ناوی شتێکی کەس شۆڕشی کردووە پێشمەرگایەتی کردووە و حزبایەتی دەکات سیاست دەکات ئێمە لەسەر ئەو حزبایەتی و سیاست و پێشمەرگایەتیمان کردو شۆڕشمان کردووە بەڵام بەڕاستی یعنی دیوارێک بوو لە نێوان ئێمە و خەڵکە ئێستاش لەگەڵ بێت تا ئەم کاتەش هەر بە چاچی ڕوون نەبوو خەڵچێک ئەم گرێی ئەم مشکلی هەرماوە ئەمە یەک دوو ئێمە بۆچی ئەومان کرد بۆ زیاتر ئاسانکاری و مامەڵەی پەیوەندی سیاسی دیپلۆماسیەکان بوو لەم ڕۆوە ئێمە لە نێوەندە دیپلۆماسیەکاندا ئەندازەیەک بەڕاستی ینی دوودڵی و گومان و
دڕدۆنجیان هەموو بەرامبەر بە ئێمە ڕاستە پێشوازیمان لێکراوە ڕاستە مامەڵەیان کردو ڕاستە سەردانیان کردوین ئێمە سەردانمان کردوین بەڵام بەڕاستی بە شێوەیەکی گشتی ینی وەکو باسم کرد ئەندازەیەک دڕدۆنجی و گومان و شوبهات هەبوو لە دەوروبەری ئەم ناوە ئێمە بەتابەتی کاتێک کە ناوەکە دەکرا بە ئینگلیزی کە دەبوو بە ئیسلامی گروپ ئین کوردستان ینی گروپێکی ئیسلامی لە کوردستان ئەوە لە خۆ بەڕاستی کۆمەڵێک شتی دروست دەکرد حەقەتەن ئێمە بۆ ئەوەی ئەم دیوارش نەهێڵین ئەم کێشەیەش چارەسەرکەین ئێمە بەڕاستی بە پێویستمان زانی کە ناوەکەمان هەموارکەین بیگۆڕین